چیشی بە خەڵکی گوندیان بەس زانم چی شێ گوتی هەموو گوندی خرکەوە و تاو تاو یتە بڕ باچیم زای چی دانا کەسی بۆڵە لە چێوە نەڕێنە ڕعیبی یەکسەر دەفەرمو ئاخە لە بەلاژە ئەمەی گاز کردیا کو لە بەلاش ئەدی گوتی بابێن کاکە دەتسیم سەرم بستە قوڕی دەسی لەسەر کانی دادنیشی کەریمە پوتە کەریم بستە ناوی بوتاغە ئەی چاقە لەسەر عالەمێت و بەخوا جادر بەو مۆزوعە بێ زۆر تەبیعی قەیچەکە باسم کردووە بەس دەبێت لەسەر تۆ نەبێ بانگمانە کات جار گندۆری هێشتا دەدەین لەم باخچە ماخچەی دەخۆی نەیزانی بێ زۆ قابلە من ڕێبوارەکەم گوندۆر میداتونەوە مالی نەوەکەم گلەی بکا لێمان والله ئاغا چ گلەیش لێم کەم لە قسمەتی داوە بەس والله من گوندۆرم بەس خۆم خواردیە ئەدەڵم نەوەکەم لەسەر ئەوە بێت لۆ پێت ناخۆشە دوام گوندۆرم بەدەوی خواردە خۆ بە کەپم نەخواردێ ئەوکێ دیکۆ کاچی من ئەوان گۆ لێرێنا وەی چونەوە مارێ هەر کەسە بە خزم و جیرانی خۆی ڕادەگەێنی بە حەقەت بینەکە جێم لێ بووە وە بیستی دیشم وە لە من دیواریش دەبینم زۆر زەرمیمی دەکەم کەوا ئاغا خراپە و بە کەیفی خۆی دەکا و ئاغا خۆی لەمە جودا کردیتەوە لەوەوە قرارمدا ئەمن یەکەچی بکەمە جێگری خۆم لە بینی مە و لە بینی ئێوە کو یەکەچی بە کەیف خۆتان هەردەبژێرن هەر یەکەچی هەردەبژێرن مخێر نەمگۆ حەز دەکەی بە ئەمەدارەبی کولاتو برێ باش لەگوی ئەمە خایلم بەس ئەنگۆ خای بن ژنێ تەماشای تو کرد تەماعی تێکەیتی بێ دەلێ گەرە دەشکم ببنەوە مەیاس دەرم ئەگە دەرچوو بەمکە عینای خۆت باشە وەی بەس ئەو چاوانم چاو نەتەقی بیاعی نەگوی هەر شەکوایە کە دەبی دەچەکن ئەو کابراایکە بە خۆت هەری دەبژێری ئەمە هیچ حەقم نییە هەتا 2 ساریش بەردەوام دەبی ها کاکە با زۆرەی لۆکمەی نەرێن ئێستا دەستنەوە مارێ سبەی نێدێنەوە گەورەکی خۆتان دەستنیشان کردبی باشە لێستا براوە لێوکەندێ بام دێ وەرە وەرە مەیاس ئەها واوەچی لە خواوەچی لە بە لا ئیلاهە ئیلا الله ئەمەنی یەکەم پەنجەم مۆر کە پەنجەم مۆر کرد ئەمە دەنگ بە تو دەدە هۆی ڕەحمە لە گۆڕی مردوود ئەرێ ئەها وا دەزان والله دەبینیا یەک دەنگت پێ بدەم ئەو جۆشی دەرچووی لەسەر کانی ناو ژنان باسکە ئەوجە ماتی خۆت بکە ئەگە تۆش دەکانی پیاوان باسی من هەی قەیچەکە مەحتم کە پرسەلا مەشواتی دانێم لە کنیان باش وەڵی ئەمەش باسن لۆ باسی من ناکەی ئەی تۆ بە باسی من ناکەی خوای نییە هەر سێ بەردە لە دەستی دەکەم ئەگات و نایە منێنی ناو خەرچی بە حەقی قورئان ئەمیش ناو نایە لۆ ئەگەر تۆ دەنگنی بم باسم نەکەی ئەمیش باس چێمە دەنگت پێ دەدەم بەس دەزانین چێ ئەمە ئەمە ناو خەرچیوە دەرێم بەس کچێ ئەمە ئەوەندە فەقیر و ئەوەندە بێغبار و ئەوەندە ساویل کۆکەینە چێ دەگمان پێ دەدەم خۆشیان ڕاستە وەڵی خۆ خۆڕەکە گە فەقیر و کەبی خەریب و کەبی خەردنەوە جێلە والله وەیە ئەتو کەی ژێ گوتە سەلام و عەلێک ئەمیش دەڵێ نا کاوە خۆلی لاق درێوە جێل بەس کە گوتت چۆنی سەرچاوەکەم باشی وەزعت کۆ سەر و سیمات وەڵی ڕاست ئەتە لۆی ئەمە سەلیام لە کەس ناکەم ئەرێ وەڵڵا بەس بە تەمای خوان خوا بکە دەرەچین فکران هەرمەکەوە ئەمن دەچم ڕاستمە ئەمڕێ بەڕاز ئەرێ بەسەری تو یاخوا خۆم پاک دەکەم و خۆم خاوێن دەکەمەوە لۆ پیس بووی نا وەڵڵای بەس خزمەتی ملەتی خۆم دەکەم پێ خەڵازەتر بۆچی جەکەیتەوە دەسە بڕۆ پیا چاکنونێنی دەی هەرێ نەدەشت تۆ زەدانشم جارێت دەنگی ئاغا مێشکی بردینەوەی قسە بۆ کردین و فوتە ئاغا بستە چوو بەسەر دیوارەکەی درەخۆی دەگەیشتەوە پیرە تەسبیح هەبێ بوو تەسبیح ئەولۆ دەبڕۆ چاکنونێنی کتێ کا تەسبیعی پێی بۆ توش چاو جێش ناوەڵی چی پێ ئێوە خڕەخڕەچ بۆ بەدەستی کەچە چ نەبووەوە کەتمەنە ئاوەکەی ئاغا ماندی نەدی سلامات خلا وڵی ئاغا ئەوێت تو دەدویست هەریان بشارد چێ تو نەدەگۆ سەلامەوەی نازان ببتە دەستە ڕاستم چ ئەخە چێ هەر بژار جادر جادر تاکید کورا تازە من ناجەمە عەدم سەوتەش زۆری شینە لە زادی باشتر تێدا نەبوو والله دیارە لێی باش نوێ هەر بژاردێ ئەوجە جادر ئەگەدارە
ناوەڵا ئەگەری هیچ نییە ئەستا ئێستا دەینی ئێرە بینمێرە سەرچاو مام زادر براشە بەڵێ خالی چ دەوێ براش وەناو کوی وەزت کووە بەخێرێ مام زادر لە مارەیە ئەرە وەڵا لە ماڵە لۆ وەڵا هێگە گازەکەی باشە لۆ ئاغەیش پێ ئاغا ئاغایشی چی پێ چی لە خۆت دەی بابە لۆ ئی نابێ بزانم چیشێکی پێێتی ئیشی پێ و تا ئەومە پرسیارە چێ دەکەی هەی لۆ پێ ناخۆشە نابێ بزانم مێ دەکەم چی کردووە گاز دەکەی یان ئێستا لا حول ئێستا پێم بڵێ ئاغا چیشی بە جادر هەیە بریا لە جێ تو زادر بازە و کات حسابش کەم دەکرد ئۆی ڕسکان یە ڕزباگلا زادر ئەوە نازانم ئاغا خلەکەی ناردووە بە دوو تا چیشی پێدەیە چێ ئاغا خزمەتکاری ئاغای ئەرە وەڵا خۆری گۆ لە مارەیە بەرەوە لاوتە لێ گۆت لە مارەیە هێ پیاوەکە دەو تووڕە دەبی ئەتوات ڕۆکەیتە ماڵی خوا دەست نوێژەگری خێنە دەتسمێز ئاغا سەر نەقڕ ڕاکە بە قوربان نەنە بەخوا پێموت ئەو دەرێ کەیفت بە من نایەتوو کورێک و کەیفم نایە حیاتەکەم کچێ دەتسێ بمری خوا دەم بمرم و بسپێ ڕۆژێ مێردی بکەیەوە خوالەکە ناوتم خلە چ بۆ تیز نەبووە ئاغا ئیشی بە جادرێ یەکچە کەپم جوانە ئاغایشی بە منە ئێ بەشکە ئیشێکی نەڕۆشتە نە ڕۆژوارە بەدەگە ڕاوەستا مایاز کازەلا هەیە ڕۆزادر چاویش زای بۆ کۆرە بم ئەوەتە خۆ قڕین لە غازە زەلامەوە والله تقني غاز بي ونازام بسيب من اقني وتا ئەوە خزمەتکاری ئاغای کاکەتوو مام زادر کوی ماشەڵڵا ئاغا زەلامی قەبیحی ئەم کورد بلام دێ بستەکەوت چیەوە وا خۆت دەدا لۆ کاکە چیە ژنەوە لو صعيب هذا بروارە منی خوارد کورە یارە لێت پاردەی خواردی چییە دیالە بابڕن فەرموو چ لۆ چێ دەکات وەڵا ئاغا داوات دەکات لۆ چێ ویشی بێتە ئیشی بەم نا ئەرێ وەڵا يزاد لك ساعات مشي بونا اللي ايش قلت اغا ئەرێ بابە چی بەسەدا ئاغا ئیشی بە تۆ خۆ ئیشی بەش نانی ئاخە ئێستا ئاغا بێس بمکوژی سرم بڕێ و کاتێم سيدي هاي ئیشی ژنانی نا دوای پێ دەرم لە ڕێ دەبڕ بابڕن دەبڕدەی کورە خۆ لە سێدارم نەدا لە فەلاقم نادا زای وەم توش چبمە ئێستا دەی ئەنێ ژنێ ئەگە دنیا بوو لە فەلاقەیدام لە پاشەم مێردێنەکەیەوە كنت لبي كيف خلا ژینۆ دەینم ژن وي من تشكربي بابڕن يلا فرفر ما هذا والله مزرعة ولاها ولويا من وجه اليوم غلط السلام عليكم خير خوش بالسلامة بآخا ممنون آخا فرمو بزانم جناب چی شبمنا تلا قسمت الدابو ما راوستاما کاکە بە خۆدا ئاگاداری کە ئەو خەرکە هەڵبژاردنە چا کردیان بله و دیارە ئەغلبیان کاک خلا ئاگای لێیە زەناتیان دەستنیشان کردێ ببێ چێخۆ ئەمنیا هەڵبژاردیا بەێ آخا بە قوربان بوو کورم سەرم لە هیچ دەرناچی بەم نارم چ بکەم تووشی مشکلەی خۆ بمە بەخۆرا کاچ من ئەوە مشکلەی من نییە خەرەکە توی هەڵبژاردیە و جەنابیشی دەبێ و پۆستەی قبول کرد بە ئاقا آقا كاكا وكابلاش فقير وكابلاش شعب كوكما كابلاش فلاحم آخر إسلام مستسر نوبيني وبردي درناتي بقول أخو كلهم نهار بشغلي کاچ من کاخلا وردە وردە فێر ئیشەکان دەکات بلي تێدەگەی بلي هەتا 2 ساڵیش ئەوە حەق خۆتە چێخواتی خۆ دەکەی يعني هالشيء كم سنة كمان دو سال كي أول سنة اللي منها بەێ کاروباری ئەو گودەی کاروباری ئەو ئاوایی هەمووی لە سەمر جەنابێت هەر ئیشەکە بوو هەر خزمەتەکە بوو خەرک دێناکەن جەنابێت بۆ جەنابش ئیشەکانیان بەڵێک و پێچوە دەکەی يعني سأعمل لسداوا كاري أو خلقي كندي وخوما أنا من هالرجال دراما بەێ لسداوا كاري أنا ومان بەێ يعني من إيش بكم لسداوا كاري وان بەێ کاچی من ئەتو ئیساکە ئاغی اسم حساب هذا بەێ بس آغا منافسي شي هو ها کو يعني كتشكم منافسي بس هو دل زيادري رئيس تو إيش دكم أمن إيش دكم آخا ئیشاڵا ساڵی 2 ساڵی دابێ ئەوە کەدی دەردەچی ان شاء الله ان شاء الله الشيء باش بيو درسي طبعا أجو آخا من الاسمين ودرس بكاربم نەسمەنیەوە دەست بەکار دەبی و ئەوەش دەست نادەیە و ئەمیش دوایە گۆپارێکی سۆرم هەیە بە هەدیە دەدەن والله ممنون آخا زور سباس بەڕەو زلکان دەست بگوڵەوە و تۆزە خۆ خوز دكم إن شاء الله فەرم أدي مالي ومادي واشتواهم اللي بردست ئەوە دوایبوو عادی کاخلێ بكيفكم بناكم آغا نانە بەکەی خۆ بەنادا يعني إيه بەکەی خۆداگە لە گوندی دەبی باش یا يا الله ممنون آغا راس وتشب يعني تشب راس بناكم چەبا ڕاستە ئەوە مشکلێ ممنون آغا زور سباس خوش خوایە
دەبێ ئاغای چی لێ نەکردو دەبێ هیچ شتێک نەبوو بێ دەترسم بە پیاوانی ئاغا تێر و پڕی فێڵن حەقی قورعان هەندە دڵم لایت وی جادت وي بسم الله وشيو وی جادت كتشواتو ميازوا ئەوە هاتیەوە كتشي خليب وموزان ژنی عالمي ريدي قلتي ما خۆشیان لە خۆرانە بێ دەمەست؟ پێم بڵێ چێوە؟ چییە كتشي ساغ و سەلامەت عيب منين ها اري اتو دار زلامي وشيو وشيو ها کوردیوانە بسڵێ خۆش کن ئاغای چی لێ نەکردو تملي ذاك الحمدلله چەند دڵم لە لات بوو جادر لۆ. ئاگاها بڕوا پێ بکە شی و میم هەم بەجێشتو لە برايش توا بە قورعان كتشي نا مهم بو ما يسا شتێکی لەگەر نا وی بەچی والله والله مهم بو آخر بووی بەچی بووی بە گاوان نا والله ئەی بووی بێ باخەوان او باري قوانيا ئەی چوزانم بووی بەچی هاي بووی بە شوان ها بووی بە ساقی ئاغا هاي ئەی بووی بەچی بووی بە زاوای ئاغا بووی كنت بەچی دواز بينيا قورم بويت مدى سراستي اغاي یعنی تۆ بژێرە اري والله خرشي قودي هرم امني هربجا نازدان هەلە لێ لێدەم اري والله بو مدى سراستي اغاي راس شبنا دكو ڕحمە لە گۆڕی أيوة. دەورەواچی بە خۆمان نانەکەمان بخۆین زوج خوش أمن عزم لو نوعها هوانا برندكا من بخوم تبعاتكم ليها حظكم أو جوانا بما دري خالد أو تريا أخو مخفولي بس أنا شو كاكا نانا و 2011 2011 استعمل 12 يعني كاوتا صارك بس شو كاكا بركاگەیشتە دوازدە مات خانە أي صار كم يستوى سێ سال مامەمان لە دوازدەی والله لك نعمل هاشتاي ما جنازة لێرەم قوربان أري أوج كاجنا كم ماس ولا بصورة ولا تمام شو عمك هتاجنا كم نهاتيا شو جاك عثمان هالما أميرني خليها ئەی خەیرەکەی دەری أو ناس كنا ناس دارك ها مایە و مایە وأغلب لكم داردين ماشا بە زۆر بزانم ئەو شو کمانە قەربارە شي کماری وان يا هاي ببي برسم جني مالك ها چما ئەو هەیە أري والله أو هاي ئەمن یەک خەم لەشی دەخۆم ئەو تەس ئەوە گەوری چە پێێتە أو تسبيع أو لكم لا إله إلا الله كذا ئەزە بەو گەورەی أو خير زيادة ركوت نازل يرغور مياس ولا أها يا خبر ذي عثمان بري عثمان أمشي جمارة نكريو ندي كسش بەس گەورم شتشکەی با پێ درێ ئەو پرۆژێک لە گونی دەکرێتەوە پرۆژە بروجيتش وڵی نازم دێنن بیری لێ دەدەن ئای ڕاکێشن أنتوا دێن باس جنان لهم كذا بروجي مروجي بينا وين أول ما سیا جادر أنا بعرف ليش لك ما نستلم تومو أخويا من حزم لونه على زوانين زوانا قوربان جاني قربان دێنم پرۆژەکەمان چی لێ بکەین عافية عافية نايم من بيني باشا بروجيتش كاكا پرۆژە عزی عوسمانی ئەو مەقسەدم پرۆژێ ئاوێ بوو چ بوو كاكا توازا بروجي مروجي بينا برو إيش كان بكا بيكني وبارك لهم بينو تو چیلۆم تێدایە قلت له لا هذه تو اغلبيه نتي او جنون من انا اغلبيه باشا براژن بەرێ دێنم کود ئاخر دەگری ئێرە هەر زۆر خۆشە ئەڵێ باشتە اما لو تبيت ما دس راستي اغا عزمة تايني بس تريد اخو قسەی تێ ماشەڵای لێ بێ ولا هنقول برا عزمة لدوم برا لدوم يقدر كم لو خوش زور مهمه خالد مري موضوعك شو عثمان سيلياتو وڵای هەروە خۆی مایتەوە رانقتيا وڵی گەورم کەزەوە دوێری سما سؤال ما خر كزنيا ببي من بس دا بەس ئەمن خوازي دەرێم سلام عليكم خسي خوتوكا خسي خوتوكا دەرێم ئەتوو شيخ عفو. دەمارناتی لا شكرا دەمارناتی ولا بيا هاي لما نبدرسي تمشاكا هذا ماشي جناكا بشاف شكل كذا جاي دست تشيله بالسري شيء او دست له بالسري منها بنزاج نيدين پەنجا هادي كو والله اللي يديك ولا سلامنا في كل هذا سلام عبد لك. سلاماني سلام لك سرزلاري والله فوق ما نكرت الرمد ده أصول. والله جواب ناڵە الندى گەورم خەرشی گوندی ئەو هەیە ڕووی خۆتیان بدەی ئەو هەیە فرموا لو تاتنا موضوع والله ايشك ما ابو شيخه فرموا ايش تشي والله قلت عندك ايه وبريد زاني عندك بارتك يفوق شهر حردك اخواري بري بري اذا مقصدي تشيكاكا والله مقصد مو اوصل ما شاء الله دخل دانك كم بو قلت راس ديك مشينا بامري تشي والله بامري جناب بامري شي اخذت سوالم قلت مزام امري اولى دري لا والله بريز اللي راني او جاكاكا اجل او ارسلني بكيشي نابي كذا غير من اما شرط وشروط مازوره فرم باخذ ما كم بري اري خشك جاعرد ما اتو لا والله ما ابو مير يعني قرصه هذا ما كما قرصه ما دبي تيب جنك وانا تمشي منك بري دو صار دمي ايه ساري اولي برهمي هم لومه ايه ساري دوميش
بەرهەمەکە نیوە بە نیوە چی خوا کو دەبی کەیفی خۆم نییە لەدەستە من نییە ئەستا بڕۆ دەرێ بڕۆ دەرێ عرض بەناوی باشە خۆ وەس مادەم گوتت کو دەبی بڕۆ دەرێ مناقشه لك برادر. يلا بڕۆ دەرێ والله جواب يلا. كريم اغي بزودەی بڕۆکن کەریماغا یەقیمە دەر وڵا پیاوەی قسە لەسەر قسەی بکە بەبێ خوشکە شیە بیاتە نامۆژوە على خطا خوتا عمرت جيب نميرة هود والله. رساله بمن وين ذاك هەمووی سەر ژناینە مەرەقێناو ژنانە بێئەدەبینە هەسکورە سەر دری گرتمە کا بێ ئاغا جان ئەمە گرێژی زۆرمان لەوە شەخوا زادری هەیە هەر شتی سەر بەخۆ دەکات زۆر شتی کردیا کەس ئاگای لێ نییە والله مام كاكا هذا تو قليل ناكي خلك همو قليل ليه بس كاكا نقول له قليل من ذاك نقول بخوت عندك انا داي بەێ بەخۆمان دەگماندا بەزەمە لەومان نەدای ئەو حالێکە لا حول ولا قوه الا بالله السلام عليكم عليكم السلام مغدي باش يا غم خير بي ساچي ولو هم شوشي اي والله شي خوا تاوتي شي دايما شيخوات زادر اري والله سبوا دي ساتيا اغا او عديت سارات ودابت من اوي اوبري ايه اي والله كل ما دخلودان نايم ما شاء الله الحمد لله الحمد او لله اخوا داي باشا ايه دريم دخلودان كاكا تسنه هاتيا استا لوخم دي كماشيناي دري بعمري شديكي قلت والله بعمري زنابتان يعني نيهش براستي نيهش ايش استفاده شديك يكون مغدي والله امن جلاس بسكم كيش لي بخون بهم قليت انا من ذاك بس بخوتان زادر تان كردك بلا قوي والله اغا وين اغاتي هلا خود دي بخوا اذا بتسكم كاكا اسا بين مخوالي لو انا هندش ديش قليكم بلا كريم بكايف خوي بنا قوني لك دري ساريه كم دبي هموي لهم بي هموي والله كاتش من او اشحب ماجي ما دبي تعاملك اوها أنا والله دبي تعاملك يعني اوها دانش انما يتكارو كاسبين كي أقول زايد دبي تسوق كاكا اجل او شش حب ما جاي كاكا الله بەێ دبي تعامل تاعها بكاتش من بس او زارت ساوتام كنوا ياكاتشي باش هرب جيرن بيعوا نبي بس ما يخبر ئەوجا ئاغا ئەوەی کە گوتم ئەمە دەڕۆم عفتەکانە و گوندەی بەس دێ لەمە سەفەری خۆم تەوا دەکەم و دێمەوە باشا سفري تسي كاكا ئاغا بابا من سەفەر دەکەم ئەمە لۆیشی خۆم و لوالۆیشی ئەو خەڵکەی گوندەی کاکە ئەمە دەی بسم ئەو ئاغانە دەرێ ببینم و شێخوانە ببینم و بزانم بەرنامەی وان چێ ئیشی وان چێ کاری وان چێ شيخوا جيم لي بقرا بلاستيك خرق بينك الزولة ولا غازية والله دەنا ئاغا ئەو باش بزانە ئەمیش زۆر لەو خەڵکە رازی نیمە ها كاكا اها نابي هاتو بكيف خد بناو كيو غدر لوي كيو فين لوي كيو قول ايه مشتري حكم داري دار بلاستيك هادية ئەدەم لەبارە خۆم دانیشتم بە فەقیردان چیان دەخواردەوە کە نەفەرتان ناری وتە کاکە وەرە خەڵکە لە بژاردی چی بکەم کاکە هیچم نەدەکرد ئەم چی بکەم ئێستا خەڵک بە کەیف خۆی ئەمنی هێن نەبژاردیە با. تەواو بە کەیف خۆم بەناوێن دەکەوە هذا خلق لوي دنجي دايتو خدمتي كي يا متي بداي دستي بقري حكمتي جواني لو كي خدمتي قولوي دنجي ندا تو بكيف خد بناو كيو بيكوجي وبيتانيو تاراني بكي هاتشي من خزمەتم کردینە ئاغا ئەمن وەشت و ساویکۆکۆ غەریبۆکە نیمە تێدەگەی لە من کێژ لەگەڵ خەڵکی ساویکۆکۆ غەریبۆکە بێ و کات حیسابە لۆ ناکەن او برنامج تو دري زور خرطو اخرش بخسر لك با لە خوان هەردەنا مە خزمەتم کردینە و دوامش حیسابی خۆم دەکەم کاکە من دەبیش نابێ خزمەتی مارمدار و خەسوو و غەزور و بینەوە بەدەو کە سوکارە خۆم کەم نابێ وانش تێرکەم نابێ ژی خۆم تێرکەم كاكا خدمت بكا اقل خدمي خود بي بلام نشيش مستو نكبارش ئەمە کەبابی دەستێنم ئەوەجاری لحظة بقول جەلە بڕاگرە ئاغا ئەمە دەچمەوە سەفەری خۆم دەکەم وەشی سەفەرەکەی هاتمەوە ئەو کاتی پێیان دەرم خەڵک چی لێ چی ناوێ نبي نور يلا خلاص بخيرتي ژنەکە تەعاملکە هەفتەکەم پێ دەچی کوڕە وڵا پیاوەکەەوە دڵم دەتەقێت تا دێتەوە والله درتەقی درنەتەقی هەفتەکە پێ دەچی دەچم دنیای دەبینم دەچم دەگەڕم لەسەر حیسابی ملت دەچم لە خۆم دەگەڕم دەخۆم بە کەیفی خۆم ئەی ئادی کو وەی زادر هەتا دیتەوە ئەمن ئەو دڵم لە ناو مستم نا دەگەڕم دەچم ئەو گەورە و مەورە و چێخوا و ئاغان هەم دەبینم قسەیان لەگە دەکەم شتیان لێ وەردەگرم یعنی فکریان لێ وەردەگرم ئەزدا دێمەوە خزمەتی ملەتەکەی خۆم دەکەم ئیشاءالله ئیشاءالله خداحافظ، بسلامەتی خداحافظ. ئەڕۆیت و بەسەلامەتی دیتەوە ئامانەتی خوادی یاڕە بسم الله الرحمن الرحیم خواد لەگەڵ بێ ئیشاءالله بەسەلامەتی دیتەوە یاخۆ بە خێر بێ سەر چاوم خۆش بی سەلامەت بی و ئەستان کۆم مەعیدەتان تەبیعەتتان هەموو لای باشن سەلامەت بیارەبێ ئەو گوندەی دەبینم هاتم چۆل بچۆل ژنەکەم نەدی ئەوە ئەوجە تو دیارە لە بۆ ژنە ناتی ناوەڵڵاهی بە زەمان بەخۆی مەسەلەش کوردی هێدرێ ئاو ئاوەدانی ئەمەش دەرم ژن و ئاوەدانی وەنیە وەڵاوەیە آره بەس والله.
لە چەند دەرەوە هاتی؟ والله من خەرچی لای ئەوە دارە کونەیمە لەوێ چێ خۆمە یعنی چێ خوای لەو گوندەیە والله لەوێ چێ خۆمە حیساب لەک بەشەری ناکەم هاتوون بەتم با بچم ئەو ئاخە ماخیانە ببینم دەبینی جەنابتانە و هەندێک شتێ نازان و یان فکرتان بەسەدا ناشی گوتم بەرنامەتان بدەمێ یعنی فێرە ئوسلوبتان کەم ئەزە لێ گەڕام گوتم ئەمە خێرە دەکەم بچم هەموو خەڵکی ئاخر دەکەم خەڵ خێرا عەقڵکەی ئەرێ وەڵڵا ئەو کاوە کانی ژنان لێ شێوا پیاسی لەسەر کانی ژنان بکەین کانی ژنان ئەتوان لێرە دانیشە ئەوەن وا دەچم ڕێت لە بۆ خۆش دەکەم هەر ئاز دەکەم بزانم لیفکەی ژنان لەگە لیفکەی ژنانی خۆما فەرقی هەیە وایە بکەم عەزمێ شتی ببینم دیارە باشە لە ملەتەکەی خۆم وەیە وایە ئێستا ئیشت دەبینم ئە لێرانە بە ئێستا ئەگەر لیفکەی باشە بێخوا لە لیفکەی خۆ لە خۆمان دەبم لێرە بە ئێستا دەربانگت دەکەم یا لە حیاتم چۆن خۆشە ناو ژنان عەبدوڵڵا وەرە کاکە وەرە بەرێ چێخوا هەر ئێستا دەچی فتاح و قادر قامچی دەبەی نەفەرێک لە ژۆرەیە لۆم لە خینێدا دەگەوزێنن ڕەوانی گوندەکەی خۆی دەکەنەوە وەی بەسەر چاو ئاغا دەبڕۆ ئای بابا کەپوم گوتم ڕێتا پێ پیشانەدەم خۆ نەمگوڵ لێم دەن چێخوایە چێخوا قوربان لەگەتومە بەێ ولود لێ هاتیە دەرێگار سەفەرێک بکەی دامێکی گوندی لەگەربی بزانم بە تەنێ چوو سەفەرم کرد چوومە گوندەکانی لای خوارێ لۆ خزمەتین گۆت چووم گوتم با خزمەتتان کەم شتی نوێ بینمەوە گوندەکەی خۆمان ئاغا زاڵمەکەوێن دەر گوتێت و خزمەتی ملەتی خۆت دەکەی لێدام ڕابکان یەک مامزیان لێدام یادا پەرۆستم لێیان دای وڵیان لێدام چەندە بە تۆمە بێمە مەچ زیان وەرە خەلا ئەوە نسعەتێک بیلۆت و مەسەرەی کوردی هەیە دەرێ هەر زاڵمەک زەوارەکی هەیە